سەدام حسێن کە سەرۆکی دیکتاتۆری عێراق بووە و سەرۆکی حزبی بەعز بووە و لە هەمان کاتیشدا دەستی سوور بووە بە خوێنی بارزانەکان کە ئەوان لە ئێستادا شانازی پێوە دەکەنەوە هەزاران بارزانی و گەلی کوردی ئەنفال کردووە. ئەمە وای کرد کە لەو سەروبەندەدا کاتێک کە پەدەکە لە بەرامبەر هێزێکی کوردی کە لە سەروبەندی شەڕی ناوخۆدا بووە لە نێوان یەنەکە و پەدەکەداوە هەندێک لایەنی دیکەی وەکو ئیسلامیەکان و لایەنەکانی تریش بەشدار بوون و دەستیان هەبووە لە شەڕی ناوخۆدا وای کردووە کە بەو شێوازە کار لە سەر شەڕی ناوخۆ بکرێت و پەل بگاتە ئەوەی کە هانا بۆ حکوومەتی بەعز بەرن. دەچمە لای میوانەکەم لەگەڵ بەڕێز مامۆستا عەلی کەریمی گفتوگۆی زیاتر دەکەین لە سەر ئەم بابەتە. بەڕێز کەریمی سڵاوت لێبێت، سوپاس بۆ بەشداربوونی بەڕێستان. باز لە سیوێکی ئاب دەکەین ئەو خیانەتەی کە مێژوێکی ڕەشە لە باشووری کوردستاندا. سیوێکی ئاب بۆچی سەری هەڵداوە؟ چی وای کرد کە پارتی دیموکراتی کوردستان پەدەکە لەو دەمەدا هانابەرێ بۆ حکوومەتی بەعز کە دەستی سوورە بە خوێنی کورد 182,000 کوردی ئەنفال کردووە و کیمیابارانی هەڵەبجە جیاواز لە هەزارانی تر کە قەتڵ و عام کراون. سڵاو ڕێز بۆ خۆت و بۆ هەموو جۆگر و بینەرە بەڕێزەکانت. ڕاستە فعلا سبەینێ ساڵوەگەری ڕۆژێکی شومی مێژووی کووردە کە ئەمن دڵنیام لە 100 ساڵی داهاتووشدا نەوەکانمان و دواتریش زۆر 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 شەرم دەکەن لەوەی کە مێژۆکەیان خاڵێکی ڕەشی سیویەکی ئاوی تێدایە. لەوەی هیچ و گومانمان نەبێت کە لە دوا ڕۆژدا نەوەکانی ئێمە و ئێستاش نییە مەگەر کۆمەڵێک هەڵقە بەجۆ و کادر و ڕۆشنبیری بە ئیستلاح ئەندام پارتی و کادری پارتی نەبێت دەنا هیچ مرۆڤێکی ئازادی خوازی کورد نییە کە شەرم لە خۆی و لەو ڕۆژە نەکا هەر ئێستاش. وە لە دوا ڕۆژدا دڵنیام کە زۆرتر بەڵگەکان ڕوو دەبن و زۆرتر شیکردنەوەی بۆ دەکرێت و زیاتر معلومات دێتە دەرێ نەوەکانیشمان تا 100 ساڵی داهاتوش ئەم پێم وابێ هەر شەرم لەو ڕۆژەی دەکەن. حەقیقەت ئەوەیە کە ئەم ڕۆژە لە خۆڕا ڕووی نەدا، ئەو ڕۆژە لەوەوە ڕوویدا کە دەبێت ددان بە شتێک دابێنین کە زۆر جار دوژمنانمان نارەکانمان پێمان دەڵێن وەکو لە ڕۆشنبیران و نوخبەی نەتەوەکانی وەکو تورک و فارس و عەرەب کە هەمیشە و دایم مەحکوممان دەکەن تەنانەت ئەجنەبیش وەکو بریتانیا و وەکو ئەمریکا کە ئێمە لە 100 ساڵی ڕابردوودا و دوای ساکسپیکۆ کە وڵات ئاوا دابەش کراوە کورد بوو بە 4 پارچە و 4 دەوڵەت و نەتەوە دەستیان بەسەر ئێمەداگرت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دوای ڕووخان و تێقڕمانی ئیمپراتورەتی عوسمانی ئێمە حەقیقەتێکە کە ئەوانیش پێمان دەڵێن و بە چاومان دادەدەنەوە ئەویش ئەوەیە کە ئێمە زۆر باشە مامۆستا یارە پەیوەندەکەی مامۆستا کێشەی تێکەوت ئەگەر هاوکارانم بتوانن وەری بگرنەوە پێم خۆش بۆ بپرسم کە لە کاتێکدا کە بەڕێزت ئاماژەی پێ دەکەی بەو شێوازەی کە ئەمە خیانەتێکە و مێژوویەکی ڕەشە بە ناوچاوانی گەلی کوردەوە بەڵام ئەبینین کە بارزانیەکان و نەوەکانیان لەم کاتەدا شانازی بەو خیانەتەوە دەکەن و لە زۆر کاتدا بەوە وێنای دەکەن کە ئەوان بوون ڕێگریان کرد لە هاتنی وڵاتێکی بێگانەی وەکو یاخود وڵاتێکی داگیرکەری وەکو ئێران لە کاتێکدا کە ئێستا خودی خۆیان دەستگیرۆی دەوڵەتی داگیرکەری تورکیایان کردووە و لە زۆرترین خاکی باشووری کوردستاندا کە لەژێر دەسەڵاتی پارتی دیموکراتی کوردستان پەدەکەدایە دەوڵەتی داگیرکەری تورکیا باڵادەستە و لە ماوەی ڕابردووشدا ڕێکخراوی CPT ئاماژەی بەوە کرد کە کاتێک دەچنە ناوچەکانی دهۆک و بادینان و ناوچەکانی ئامێدی ڕاستەوخۆ لە ڕێی مۆبایلەکەەوە نامەیەکیان بۆ دێت و دەڵێت بەخێر بێ بۆ خاکی تورکیا لە کاتێکدا کە ئەمە خاکی باشووری کوردستانە کەواتە ئەم دەستگیرۆیی هەر کامێک بیکە هەر لایەنێک بیکە دەستگیرۆیی داگیرکەرانەوە خیانەتە لە خاک و نیشتمان بەوەی کە خۆت بهێڵیتەوە لە چوارچێوەیەکدا وەهانە بەری بۆ ئەو داگیرکەر و ئەو دوژمن و
ئەو لایەنەی کە دەستی سوورە بە خوێنی نەوەکانی کورد وە جیاواز لەوە لە شەڕی ناوخۆدا ئەو هەموو قوربانی لێکەوتەوە هەرچەندە بەشێکی زۆر لە کەسوکاری ئەوانەی کە لە شەڕی ناوخۆدا کوژراون شانازی بەوە ناکەن کە باوکیان یاخود براکان یاخود کەسوکارەکانیان شەهیدی شەڕی ناوخۆ بن ئەوان بەوە وێنای دەکەن کە ئەوان شانازی پێوە ناکەن و شەڕی براکوژی هیچ کات شەهیدی تێدا نییە کە ئەمەش ئەوە دەسلمێنێ گەلی کورد لەوە هۆشیار بۆتەوە کە جارێکی تر ئەمە لەسەر دەستی داگیرکەران دووبارە نەکاتەوە بەڵام ئەوەی کە گرنگەوە ئاماژەی پێ بکرێت بەردەوامی و خیانەتەیە کە لە ئێستادا لە سەردەستی پەدەکەەوە لەسەر بنەماڵی بارزانی بەردەوام کاری لەسەر دەکرێتەوە دەستگیرۆیی داگیرکەران دەکرێت و جیاواز لەو بابەتانە زۆر باشە دەگەڕێمەوە لای مامۆستا و هاوکارانم پێم دەڵێن جارێکی تر لەسەر هێڵە مامۆستا دەگەڕێمەوە لای بەڕێزت بەو پرسیارە دەست پێ دەکەمەوە کە لە کاتێکدا ئەمە خیانەتێکە بەڕێزیشت ئاماژەت پێداوە لە مێژوشدا بە ڕۆژێکی ڕەش خیانەتێکی ڕەش ناو دەبرێت بەڵام ئەوەی کە دەبینرێت هەم سەرانی بنەماڵە و بکەرانی ئەو خیانەتە و ئەوانەشی کە لە چواردەوریان بەشێک لە شانازی بوون پێوەیان و دیارەوە شانازی بۆ ڕۆژەوە دەکەن هۆکاریەوە چییە کە شانازی بە خیانەتەوە بکەیت ڕاستیەکەی ئەوەیە کە دەمێک ساڵە کە لە مێژووی کووردا ئەمە قسەکەم دێرەدا بڕی بەبرا بەداخەوە شۆرتێک ڕوویدا و کۆمپیوتەرەکە بە تەواوی کوژایەوە من داوای لێبوردن لە ئێوەش و لە بینەرانیش دەکەم ئەویش ئەوەیە کە ئێمە لە 100 ساڵی ڕابردوودا و بە شایدی جیرانەکان و هاوسێکان و دەر و دراوسێ و نێونەتەوەیی دەوڵەتانی نێونەتەوەییشدا و دۆست و دژمنەکانمان ئێمە نەمانتوانیوە ئەوە نیشان بدەین کە ئێمە دەتوانین بەرەو نەتەوە بوون بچین ئێمە دەتوانین بەرەو دەوڵەت بوون بچین دەنا خێرا ئێمە 100 ساڵ لەوەی پێش زیاتر لە 70 وڵات لەو 100 ساڵەی دوای ساکسپیکۆوە وڵاتی خۆیان دروست کردووە دەوڵەتی خۆیان دروست کردووە هەموو سەروەرێکی یاسایی و قانونی خۆیان دروست کردووە بەڵام کورد کە گەورەترین نەتەوەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەو ڕۆگەیشتۆتە نزیک بە 40 میلیۆن بەڵام نەیتوانیوە ئەو یەکێتی و ئەوە بکە ئەمە یەکێک لە هەرە هۆکارە گەورەکانەکە ئێمە ئێستاش دەبێ نەترسێن بیڵێن و شەرم ناکەین لە خۆمان کە کاکە ئێمە ئێستاش لە شوانکارەییدا دەژین ئێمە ئێستاش بڕوانمان بە ڕەشماڵ و خێڵ و ئەوەیە ینی ئەمن تەنانەت دەتوانم بڵێم 300 ساڵ لەوەی پێش لە سەردەمی ئەحمەدی خانی کە ئاوە دەرد و دڵی هەڵدەڕشت و ئاوە داخ و کەف و کوڕی هەڵدەڕشت لە داخی نفاقی کوردان لە داقی یەکنەبوونی کوردان دواتر 156 ساڵ لەوە پێش کە حاجی قادری کۆیی فغان و هاواری گەیشتە عارسمان لە داخی نفاقی ناو کوردان ئەوە دەگەڕێتەوە بۆ ئەو مێژوویە کە ئێمە دابەش بووین ئێمە زۆرتر ئەو ڕۆژی لەگەڵ بێ هەر ئەو ڕۆکانە ئەو دوو ئیدارەیەی کە ئێستا لە سلەیمانی و لە هەولێری هەیە هەر نیشانەی ئەوەیە خۆ لە خۆڕانێ دێگەڵە بۆتە سنوور خۆ لە خۆڕانێ دێگەڵە بۆتە ئیدارەی زەرد و ئیدارەی سەوز ئەمە دەگەڕێتەوە بۆ ئەو ڕیشە دوور و درێژەی کە ئێمە لە سەردەمی سەفەویەکان و لە سەردەمی عوسمانیەکان وەکو خێڵ و دەرەبەگ و عەشیرە ژیاوین ئێستاش ڕاستە ڕوخساری مۆدێرنیتە و حیزبی سیاسیمان هێناوە وەرگرتووە و لە ڕووی وێوە کارە دەکەین بەڵام لە حەقیقەتدا ئەوەیە کە هەموو ڕوخسار و هەموو ماهیەتی حکوومەتەکەمان لە باشووری کوردستان بە تایبەت هەر کەوتۆتەوە سەر ئەو فەرهەنگی خێڵ و عەشیرەتە ئەمە دەگەڕێنەوە سەر ئەوەی کە دەبوو ئێمە بزانین لە دوای ڕاپەڕینەکەوە لە دوای ڕاپەڕینی ساڵی 1991 هەردەم ئیمکانێکی هەیە کە دووبارە ئێمە ببین بە 3-4 پارچە لە باشووری کوردستان نەک تەنیا زەرد و سەوز هەردوای هەڵبژاردنەکە دیار بوو کە ئێمە نەگەیشتوینە ئەو مستەوایەی کە بێنین دەنگی زۆری نەقبول بکەین لایەکمان بچین بۆ ئۆپۆزیسیۆن لایەکمان حکوومەت دروستکەین پێکەوە بین دەستدەم لانی یەکتر بکەین یەک ئەجەندامان هەبێ بۆ دروستکردنی دەوڵەتی کوردی لە باشووری کوردستان ئەو کەسانەی کە ئەم ڕۆکانە دەڵێن دەوڵەتی کوردی ئەوە 4-5 ساڵە مێشکی سەریان بردوین ئەمن لێرەوە پێت دەڵێم کاگاراز درۆ دەکەن درۆی گەورە
قەباعەت ئەو درۆیە ئێمە بڕوامان بەوە نییە ئەو کەسانەی کە ئەوڕۆ سەرکردایەتی من و تۆ دەکەن سەرکردایەتی میلەتێکی فەقیر و هەژار و ئەنفالکرا و کیمیاباران کراو دەکەن بەڕاستی بڕوایان بە دەوڵەتی کوردی نیە ئەوان بڕوایان زۆتر بە ڕەشماڵەکەی خۆیانە ئەو ڕەشماڵە چەند سەر حەیوانی تێدایە ئەو ڕەشماڵە چەند سەر زێر و زەواهراتی تێدایە چەندی پارەی نەغت تێدایە ئەمن پێم وابێ جارێ ئەم ئەقڵیەتە نەگەیشتۆتە نوخبە و ڕۆشنبیری کورد سیاسەتمەداری کورد کە بڵێ ئێمە حەقی خۆمانە بەرەو دروستبوونی دەوڵەت تێکچین بە ناوی دەوڵەتی کوردی کە لە مێش ساڵە ئارەزووی کۆمەڵانی خەڵکە ئەوەی کە لە سیوێکی ئابی 1996 ڕوویدا بەڕێی من چاوەڕوان کراو بوو ئەمە ساڵی 1993 کە بۆ دوای پێشمەرگایەتی دوی سانەکانە کاتمەوە هەموو دەوایرێک کە دەچووم هەموو ماڵێک کە دەچووم بۆنی دووبەرەکی لێ دەهات هەموو لایەک هەتا برادێک کە گەیشتمەوە بۆ دەرەوە برادری لێ پرسییم کوتی وڵات چۆن دەبینی کوتم ئەو ڕۆیا سپینە شەڕێکی براکوژی زۆر گەورە لە کوردستان ڕوودەدا چونکە کەسی قبولێ نە ئەولا ئەولای قبولە نە ئەولا جا بۆیە ئەو سیستمێکیان دامەزران مکانیزمێکیان دامەزران کۆپڕۆمایسێکیان کرد لەگەڵ خۆیان ئەویش ئەوە بوو کە سێچێک ڕئیسی ئیدارە بێ ئەوی دیکە مەعاوینی بێت یەک لە بارزانی لە پارتی ڕئیس بێ لە یەکێتی مەعاوین بێ ئەمەیان دابش کرد بەسەر هەموو کوردستاندا کە نە مەعاوین خەتی ڕئیسەکەی دەخێندەوە نە ڕئیسەکە خەتی مەعاوینەکەی دەخێندەوە ئەمن ئەوەی کە ڕوویدا ئەوە نەبوو کە چاوەڕوان نەکراو بێ زۆر چاوەڕوان کراو بوو بۆ ئەوەی کە بەرو بوومێکی یەکجار زۆر دەهاتە برایم خەلیل لەو دەم ئەو ئەوەی کە جێی نیگەرانیەوە خەڵک بە نیگەرانی سەیری دەکات و لە ناو کۆمەڵگای کوردیدا زۆر بە ناشرینی و بە نیگەرانی سەیری دەکرێت ئەوەیە کە وەکو پێشتری ژاماژەم پێدا لایەنگرەکانیان وە خودی بنەماڵەی بارزانی ئەوانەی کە خیانەتەکان ئەنجام داوە شانازی پێوە دەکەن خوێندنەوەتان بۆمە چییە؟ بەڵێ زۆر ڕاستە دەزانین چۆنە لە ناو ئێمە ئەمن مەبەستم نوخبە و ڕۆشنبیر و خوێندەوارە ئەوەی کە پێی دەڵێن لە ئیسلاحی سیاسی شتێک تئۆریزە بکەی ئێمە بووین بە وەستای ئەوەی کە زۆر شت تئۆریزە بکەین زۆر شتی ناحەق زۆر شتی پیس و قێزەون وای لێ بکەین بە تئۆری و بە قسەکردان کە جلوەیەکی جوانی هەبێت و فەخر و شانازی پێوە بکەین ئەمن ئەو چەند ساڵی ڕابردوو هەر لەسەر یادی ئەم ڕۆژەدا لە سیوێکی ئاب چەندی قسەم کرد لەگەڵ ئێوە بوو یا لەگەڵ ئێنارتی بوو لێکێ لەو تەلەڤیزۆنانە بەیانی کادرێکی باڵایی کە ئەم ڕۆکانە مەحافزی شارە گەورەکەی کوردستانە هەولێر هات جوابێکی زۆر خێزەونی بنی داوە کە ئەمە وەکو پارتی فەخر و شانازی دەکەین ئەوە ماوە لەسەر فەیسبوکەکەی ئارشیوی فەیسبوکەکەم ئێستاژ ماوە کە ئەم برادەرە چۆنی لە ڕوو هەڵات چۆنی لە ڕوو هەڵدێکە ئاوا شتێک کە ئاوا قێزەونە شتێک کە حتا دوژمن دۆستەکانی ئوروپامان پیان عیبە باسی بکەن حتا ئەمن بۆ خۆم زۆر چاکم لەبیرە لە سیویەکی ئابدا خەڵکی ئەزنەبی کە دەهاتن دەماندیتن لەو لەندەنەی لەو وڵاتانی ئوروپایی دەهان کورد بۆ هەتان کرد چۆن دڵتان هات چۆن توانیتان بچن قاتڵانی هەڵەبجەی بێننەوە بەدەستی خۆتان کەچی ئەم برادرە وەکو کادرێکی باڵا کە دوای ویش تەرفیقیان پێ کرد و کردویانە بە شتێکی زەبەلاحیش ئەمە هات شانازی بەوە کرد کۆمەڵێک هۆکاری نووسی بوو کە بۆ دەبێ ئێمە شانازی بۆ ئەو ڕۆژەوە بکەین بڵێ ئەوانە کۆمەڵک نوخبەیان هەیە ناڵم نوخبە دەبێت بڵین مەداح ئەوانە وەکو دروست دەرباری سوڵتانی و عوسمانی و سەفەوی ئەوانە دەستیان پێ کردووە مەداح دروست دەکەن مەداح دەکڕن ئەو مەداحانە کاریان ئەوەیە کە ڕۆژانە هەموو کارە قێزەونەکانی بنەماڵەی بارزانی شەرعیەتی پێ بدەن هەموو کارەکانی قێزەون و خیانەتەکانی بنەماڵەی بارزانی بێن تئۆریزە بکەن بڵێن بەڵێ ئەوە قازانجە بۆ میلەتی کورد ئەخ دوی لە پێرێکانە هەر ئەو برادەرەی کە دوینەکانە لە بەغدا ئەبە وەزمەی بەسەرهات هەر ئەو سەرکردەیەی ئێمەی کورد ئاوا بکەم لەگەڵ ئەوە هاوپەیمانی باست سەدر و بارزانی و هەلبوسی
ئەوان ئەو پەیمانە بەس ئێستا ئەمن دەڵێم چۆن دەبێت تۆ خۆت شار بێتەوە لە ژوور و دیۆخانەکەت نەیەی بڵێ ئەمن کارێکی یەکجار خراپم کردکە چوم لەگەڵ ئەوەی لە داخی ئەوەی کە ئەمن یەکێتی بەرەو ئێران دەڕوا ئەمیش بەرەو تورکیم هەستام چوم حەلبوسیش و مقتەدا سەدریشم زۆر باشە بەڕێز کەریمی دواتر باز لە دۆخی عێراقیش دەکەین بێگومان بەڵام دوایین پرسیارم لەم بەشەیە تایبەت کەم بە بەردەوامی دەستگیرۆیی و لەو جۆرە سیاسەتی کە پەدەکە ئەنجامی دەدات لە حکوومەتی بەعسەوە و دەستگرتن بە دەسەڵاتی بەعسەوە هانابردن بۆ و ئێستا بە شێوازێکی نوێ و بە شێوازێکی مۆدێرن هاوکاری و هەماهەنگی دەوڵەتی داگیرکەری تورکیا دەکا و دەستگیرۆی دەوڵەتی داگیرکەری تورکیا دەکا کەواتە پرسیارەکە وەیە بۆچی پەدەکە واز لەم جۆرە سیاسەتە نایێنێت لە خیانەتی سیوێکی ئابەوە بۆ خیانەتێکی ترکە هێنانی دەوڵەتی داگیرکەری تورکیا بۆ سەر خاکی باشووری کوردستان ئەمن هیچ بەلامەوە سەیر و عەجایب نییە هیچ چونکە ئەو بنەماڵەیە بە درێژایی مێژوو چۆن سواری ئەسپەشیەکەی جوڵانەوەی خەڵکی کورد بوون و چۆن سوار بوونەوە ئەوە داستانێکی گەورەیە کە بەرنمەیەکی 4 ساعتی لەگەڵ جەنابەت دەوێت بەڵام هەر جۆرێکی بێ بە قەولی خۆت دەڵێ لی بگزەرەی ئەمانە سواری و ئەسپەشیەی بوونەوە ئەوانە ئەو ڕۆکانە هاوساری جوڵانەوەی نەتەوەی کوردیان کەوتۆتە دەست بەولای دادەدەن تەخشان و پەخشانی دەکەن یعنی ئەتۆ وەرە لە سیویەکی ئاب گەورەتر کە خیانەتێکە کە بە هیچ کەس ناتوانێت ئەوەی بکە مەگەر مەداحەکانی بنەماڵەی بارزانی لە هەولێر دەنا هیچ ئەحەدێک ناتوانێت شەرعیەت بۆ ئەو خیانەتە قێزەونەی بدۆزێتەوە کۆمەڵک مەداح پەیدا بوون شەو و ڕۆژ کار بۆ ئەوە دەکەن کە ئاخڕەکە پڕ بێت ئاخڕەکە چاچی بلەوەڕێن و ئاخڕەکان چاک پڕ بێتەوە ئەمانە خازانجەکان دەوەیدایە و ئەوەمان دیوە زبانی ڕەزاشای کاتێک ڕەزاشای ئێرانی قەجاری ڕووخان خۆی هیچ بناغی نەبوو خۆی هیچ بنەچەکەی نەبوو خۆی هیچ ڕابردوویەکی نەبوو هات کۆمەڵک مەداحی تەعین کرد کوتی کاکە وەرن پشت و پەنام بۆ دروستکەن وەرن باکگراوندم بۆ دروستکەن وەرن سلسلەم بۆ دروستکەن کردیان بە سلسلەی پەهلەوی کابرایەکی قەزاق کابرایەکی سەربازی سیفر هێنایان کردیان بە ڕەزاشای پەهلەوی ئەمە لە مێژوودا زۆری ڕوویداوە بۆیە بەلای منەوە هیچ تەعەجوبێکی نییە کە ئەوانە ڕۆژانە بێن ئەسپەینێ دەکاری هەر ئەوەی کە ئەو ڕۆکانە جێیشی تورک دێ باشوور داگیر دەکا زیاتر لە 76-77 دانە بنکەی سەربازی دەوڵەتی تورک کە حتا ئێسقان دوژمنی میلەتی کووردا لایەکی تەواوی میلەتی کورد باکووری کوردستانی کردوتە ئەو زندانە کردوتە ئەو نەکبەتێ هاتۆ دەڵێ شەرعیەتی بۆ دەدۆزێتەوە کە دەڵێ پەکەکە خەتابارە تورکیا خەتابار نییە یعنی ئەمن لەوەی زیاتر بڵم چی ئەمە زۆر گەورەترە لە خیانەتی سیوێکی ئاب کە ئەو ڕۆکانە ئەوان دێن باسی ئەوە دەکەن کە تورک شەرعیەتی هەیە پەکەکەنێتی یعنی ئەوەم بەجۆی خۆم جۆ لێ بووە نوخبە و ڕۆشنبیر و مەداحی پارتی باسی ئەوە دەکەن کە تورکیا ڕاست دەکا تورکیا دیفاع لە سنوورەکانی خۆی دەکا پەکەکە ڕاست ناکە پەکەکە چ دەکا پەکەکە خەباتێکی ئازادی خوازی دەکا هەر ئەوەی کە ئێوە بە درێژایی ساڵانی 60 و 70 گوێی میلەتی دنیاتان کەڕ کرد بوو بە هەزاران لاوتان بە کوشدا بە پێشمەرگایەتی بەولا دەتانکوت خەبات دەکەین بۆ میلەتی کورد پەکەکە ئەو ڕۆکانە ئەوە دەکا خەبات ئەتۆ دەڵێ نەوەڵا پەکەکە حەقی نییە تورکیا حەقدارە کە دێ دیفاع لە سنوورەکانی خۆی دەکا یعنی ئەمن لەوەی زیاتر بڵم چی بەڕاستی کاتێک لایەکی کورد بە نێوی سەرکردەی کورد دێت تەواوی بەرووبوومی ئەو میلەتە تاڵان دەکا تەواوی بەرووبوومی هیچ پێی عیب نییە ئەوڕۆ ڕوودە تورکیا دەکا سپەینە بادەداتەوە ڕوودە ئێرانە دەکا دووسپەی ڕوودە جگایەکی دیکە دەکا هیچ زایت چۆنە ئێمە میلەتی کورد تووشی کۆمەڵێک سەرکردە بووین کە بەڕاستی عیبیان پێ عیب نییە لە دنیادا لەوە پێستر نییە لەگەڵ دوکاندار لەگەڵ شەریک لەگەڵ مرد و ژن و منداڵ لەوە عیبتر نییە کە ئەتۆ تەڕەفەکەت عیبەی پێ عیب نەبێت ئێمە میلەتی کورد لە باشووری کوردستان و ئەولاتر ڕۆژهەڵاتیش و باکووریش کە جیرۆدەی ئەو وەزعی
هەرێمی کوردستانن تووشی بنەماڵەیەک بووین کە لە دێر زەمانەوە عیبیان پێ عیب نییە ئەو ڕۆکانە ئەو ڕۆ شتێک دەکەم بەیانی هەڵدەستێتەوە دەڵە چاکمان نەکرد ئەو ڕۆکانە خیانەت تێک دەکەم بەیان دووبایان دەڵ بەخوای چاکمان کرد یعنی ئەمە ئیتر لە عیبەی چۆتە دەرێ وەختێک کەسێک عیبەی پێ عیب نەبێت کەسێک خیانەتی پێ عیب نەبێت کەسێک وڵات فرۆشتنی پێ عیب نەبێت کەسێک خواردنی موچە و ڕزق و نان و ئاوی مناڵە هەژار و مناڵە پێخواسی کوردستانی پێ عیب نەبێ کەسێک کە لەو ڕۆژەیدا کە کوردستان لەو وەزعیدایە بە سەدان کۆشک و تەلار و ئەولا و تیاری خصوصی ئەولا بۆ خۆی دابنێ و مناڵە فەقیری کوردیش لە برستان دەژوورێدا لە تاریکیدا خەریکی سعیکردن بن و ئەبە وەزعی کە ئێوە بۆ خۆتان لە سلەیمانین و لە هەولێرن دەیبینن ئەوە کوا بۆ سەرکردە دەبێت حقیقەت ئەوەیە کە ئەو بنەماڵەیە ئیمتحانی خۆیان داوە ئەوان حەقی خۆیانە ئێمەی میلەتی کورد دەستیان لێ هەڵناگرین ئێمەی میلەتی کورد دەبێت دەستیان لێ هەڵگرین ئێمەی میلەتی کورد دەبێت دەنجیان پێ نەدەین ئێمەی میلەتی کورد دەبێ بینە سەر جاددا و پێیان بڵین کاکە ئێوەش خراپتان کرد خوا حافیزتان بێت زۆر باشە دەچینە سەر بارودۆخی عێراق راپۆرتێک پێکەوە دەبینین دواتر گفتوگویەکی کورتیش لە سەر بارودۆخی ئێستای عێراق دەکەین کە بە شێوازێک لە شێوازەکان هیچ کەسێک خوێندنەوەیکی پڕاوپڕ ناتوانێت بۆ ئەم بارودۆخە بکە راپۆرتێکی تایبەت بە بارودۆخی عێراق و ئاڵۆزیەکانی عێراق دەبینین لە دوای کشانەوەی سەدر کە بڕیاریدا لە سیاست بکشێتەوە تەواو عێراق شڵەقا و ئەمڕۆژ جارێکی تر لێدوانیدا و بڕیاریدا کە تەواوی لایەنگرانی بکشێنێتەوە هەموو ئەوانشی کە لە دوێنێەوە کوژراون ئەو لە وتەکەیدا یاخود لە قسەکانیدا باسدەوە دەکا کە کوژرا و بکوژ هەردووکیان دۆزەخی ئەوەی لە ئێستادا لە عێراق دەگوزارێت ململانی سیاسی و چارەسەری گونجاوە بۆ ئاڵۆزیەکان یاخودەوەی دەوترێت کودەتایەکی شکست خواردووی سەدرا بۆ وەرگرتنی کورسی مەرجعیەت دوایەوەی دوێنێ دووشەممە مقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر ڕایگەیان بڕیاری داوە واز لە کاری سیاسی بهێنێت لایەنگرانی ڕەوتی سەدر بەلێ شاوچوونە ناو ناوچەی سەوز و شەڕ و ڕوبەڕووبوونەوە ڕوویدا و تاوەکو بەیانی ئەمڕۆ سێشەمە شەڕ بەردەوام بوو زانیارە سەرەتاییەکان باز لە کوژرانی 23 کەس و برینداربوونی نزیکەی 300 کەس دەکەن بەهۆی ئەو گرژیانەش لە سەرجەم پارێزگاکانی عێراق پشووی فەرمی ڕاگەێنرا هەرچەندە دوای بڕیارەکەی سەدر لیژنەی ئامادەکاری خۆپیشاندانەکانی ڕەوتی سەدر کۆتایی هاتنی سەرجەم خۆپیشاندانەکانی ڕاگەیان بەڵام ئەمە نەیتوانی لایەنگرانی ڕەوتەکە ڕابگرێت هەر بۆیە لایەنگرانی سەدر بەرەو ناوچەی سەوز و کۆشکی سەرۆگوەزیران بەڕێکەوتن مقتەدا سەدر سێ بڕیاری بۆ لایەنگرانی دەرکرد کە تێیدا ڕێگری لێکردن ناوی ڕەوتی سەدر لە هەر دروشمێکدا بەکار بهێنن لە خۆپیشاندانەکان و لە تۆڕە کۆمەڵایەتی و میدیاکانیشدا سەرباری ئەوەی قەدەغەی هاتوچۆ ڕاگەێنراوە لە ناو شاری بەغدا و تەواوی پارێزگاکانی دیکەی عێراق بەڵام خۆپیشاندانەکانی بەغدا فراوانتر بوون و هێزەکانی سەرایە سەلامی سەدر هێزی زیاتری کۆکردە و ڕوبەڕووبوونەوەی سەخت دەستیان پێکرد بە پێ و گرتە ڤیدیۆیانش بڵاو کراونەتەوە سەدریەکان و چەکدارانی سەرایە سەلام ژمارەیەک تانکی هێزامنیەکانیان کردۆتە ئامانج و تێکیان شکاندن کۆکردنەوەی ئەو هێزە زۆرەی سەرایە سەلام و ڕوبەڕووبوونەوەی چەکداری لەگەڵ هێزە ئەمنیەکان و بەکارهێنانی چەکی قورس لا دژیان وەک هەوڵێکی کودەتا بەسەر دامەزراوە فەرمی و حکومەکانی عێراقدا لێک درایەوە و هەرزوو کۆمەڵگای نێودەوڵەتی و وڵاتانی ناوچەکە هاتنەدەن دوای و بەرگریە زۆرە بۆ پارێزگاری لە دامەزراوە فەرمیەکان لەلایەن هێزە ئەمنیەکانی عێراقەوە پێشاتەکان وەک کودەتایەکی شکست خوارد و لێک درایەوە و بڕیاری واسێنانی سەدر لە کاری سیاسیش وەک گۆڕینی ڕۆژەفی هەوڵی کودەتا ناوزەند کرا ئەوەی جێگەی وە بیرهێنانەوەی هەرچەندە ئاڵۆزیەکان فراوان و زیاتر بن داگیرکەران و مەرامەگڵاوەکانیان زیاتر بەدیار دەکەون لەو چوارچێوەیەشدا ئەرشەد ساڵحی سەرۆکی پێشووی بەرەی تورکمانی ئاڵۆزیەکانی عێراقی قۆسۆت و تورکمانە چەکدارکراوەکانی خستە سەر شەقام و جارێکی دیکە هەڕەشیان لە کورد کرد شەوی ڕابردوو ئەرشەد ساڵحی سەرۆکی پێشووی بەرەی تورکمانی گرتەیەکی ڤیدۆیی لە پەڕەی تویتەری خۆی بڵاو کردوتەوە و تێیدا دەردەکەوێت کە تورکمانە چەکدارەکانیان لە کەرکووک بردۆتە سەر شەقام وەک لە گرتە ڤیدۆیەکەدا دەردەکەوێت ئەرشەد ساڵحی دەڵێت ئەو دۆستانەی ئەم قارەمانانە دەبینن بادڵ خۆش بن دوژمنیش بترسێت کەرکووک لەژێر کۆنتڕۆلی هێزەکانی بەرگری لە کەرکووکی تورکمانەکاندا سەقامگیرترە ئەرشەد ساڵحی هیچ پۆستێکی ئەمنی و سەربازی نییە بەڵام لەگەڵەوەشدا نمایشی هێز دەکات و چەکدارانی تورکمان بەکاردەهێنێت بۆ گەیاندنی پەیامەکانی
دەوڵەتی داگیرکەری تورک لە دوای ساڵی 2014ەوە شەڕی داعشی لە عێراق کردە پاساو بۆ دامەزراندنی سەربازگە لە عێراق بە تایبەت سەربازگەی باشیق لە سنووری مووسڵ لەو سەربازگەیەشەوە هەزاران تورکمانی چەکدار کردو و ڕاهێنانی سەربازی پێکردوون و بە ناوی پاسەوانی بارەگاکانی تورکمانەوە لە کەرکووک جێگیر کراوە. هەموو ئەمانەش پێمان دەڵێن خوێندنەوە بۆ ڕووداوەکانی عێراق ئەستەمە و پێدەچێت گرژی و ئاڵۆزی زیاتر و باری نەخوازرا و ڕوو لە عێراق بکات. بەڵام مامۆستا دەگەڕێمەوە لای بەڕێزت تایبەت بە بارودۆخی عێراقیش گفتوگۆ دەکەین بەڵام ئەگەر قسەکانت کورت و پخت بێ سوپاس دەکەم لەبەرەوەی کاتم بەرەو کۆتایی دەڕوات و پرسیارەکانی منیش زۆرن. پێتان وایە بۆچی ئەم بارودۆخە لە عێراقدا بەم شێوازە و ئاڵۆز بووە بۆچی سەدر هەر ڕۆژی و بڕیارێک دەردەکات؟ قسێکی گشتی هەیە کە زۆر بەمان دەیکەین لە ڕۆژنامە نووس و لەو محەلیل و شتانەی کە دێن ئەویش ئەوەیە کە عێراق قەت وەکو وڵاتێکی منسەجیم و دەوڵەت و نەتەوەیەک سیادەی سیاسی خۆی وەرنەگەر و هەرگیزا و هەرگیز نەبوو بەو نەتەوەیەی کە قەرار بوو لە دوای ساکسپیکۆوە عێراق ببێتە نەتەوەیە کە بەو پڕی هەموو تعریفەکانی کە دەوڵەت و نەتەوەیەکەیانە لەوەیدا زۆر قسەمان کردو و هەمومان دەزانین کە بە تایبەت دوای وەی کە لە 2003 ئەمریکا هاتە سەرەوەی کە سەدام وەلا بنێەوە سەدام بڕوخێنێ ئەوەش لە ڕووی عینادی و لە ڕووی ئەم سیاسەتە پۆپۆلیسیانەی کە ئەم سەردەمانە بۆتە باو لە هەموو دنیا بە تایبەت بوشی کوڕ هێنایە سەرخەت کە بە پۆپۆلیزمێکی جاهیلانە خەڵک هان دەدەن خەڵک دێنە سەر جادەی ئەوانە حقیقەت ئەوەیە کە عێراق بە زۆری لە سەدام وەرگیرا و بە شەڕێکی زۆر کورت و وەکو ئەوانەی کە پلەیستەیشن وشتی ئاوا دەکەن شەڕێک لەو بابەتانە کرا و نمایشێک سناریۆیە کرا و سەدام ڕووخا کابرایەکیان هێنا بنێوی پۆل بریمێر و پۆل بریمێر بوو بە حاکمی ئەسکەری و حاکمی مەدەنی عێراقێ کە بڕێی من ئەو کات خشتی وێرانی عێراق پۆل بریمێر لە بەغداد داینە و ئەو وەزعە دروست بوو کە ئیتر کەس لە کەس نەترسێ ئەو تاڵان و ئەو فەلوجە و تۆرۆریزمی وڵاتانی کە دوای پەڕێەوە بۆ سووریا و لە ئەلقاعیدە و مائیدە و ئەوانە هەمووی ئەو ڕێگایە بوو ئەو سەرداوە بوو کە ئەمریکا خۆی شلی کرد لەو بینەیدا دوژمنی قەستە سەر و مێژووی عێراق کە ئێرانە و لە کۆنەوە قەت دەدانی خێری بە عێراقدا نەهێناوە لەسەر خەت بوو ئەمریکا لەوەیدا جا خۆی شلی کردیا فێڵی لێکرا ئێران هات و تا ئێسخان حتا ئێرە چوودە نێو ململانیەکانی ئەم هەموو ئاڵ و گۆڕی و ئەحزابی تێکەڵ پێکەڵ و قەبیلە و مەبیلەی عێراقەوە و توانی ئەسپی خۆی تاو بدا و توانی بەرژەوەندێکی یەکجار زۆر لەو وەزعە نابەسامانە وەزعە ئاڵۆزەی عێراق وەربگرێت زۆر باشە کە ئەم قسێ با ماچی هەموو قسەکان بێ ئەویش ئەوەیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست حتا ئێران هەبێت حتا ئەو وەزعە هەبێت ئەمە نە وڵاتی هیچێک لە وڵاتەکان نە لوبنان نە فلستین نە ئیسرائیل ئەوان خۆش نە یەمەن ئەوان ناتوانن خۆشی لە خۆیان ببینن چونکە ئەگەر لە بیرتان بێ دوای شەڕی ئێرانی و عێراق لە 1970 ڕەفسەنجانی کە ئەو دەم یەکەم دەسەڵاتداری ئێرانێ بوو و سیاسەتمەدارێکی گەورە بوو مردۆ نەماوە قسەیەکی کرد لە ڕۆژنامەکانی ئێرانێ بڵاو بووە کوتی ئێمە لەوە و دواوە شەڕی خۆمان شەڕی دەسەڵات شەڕی ئیقتداری سیاسی خۆمان لە وڵاتی خۆمان ناکەین ئێمە شەڕەکان دەبینە دەرەوەی سنوورەکانی ئێران هەر ئەو کاتیش خومینی کە هاتە سەرکار لە 79 قسێکی مەشهوری هەبوو کە دەیکوت دەبێ شۆڕش نەقلی وڵاتان بکەین زۆر باشە بەڕێز کەریمی سادر بکەین بەڵێ دوایین پرسیارمەکەم ئەگەر کورت و پوختی کەیتەوە سوپاس دەکەم گەلی عێراق لە ڕۆژانی ڕابردوودا بە خواستی سەدر و بڕیاری سەدر هاتنە سەر شەقامەکان بەشێک لە چاودێران بە کودەتای سەربازی و کودەتای سیاسی لێکیاندایەوە کە دوجار شکستی هێنا بەڵام لە نوێترین لێدوانیدا سەدر باز لەوە دەکات کە بکوژ و کوژرا و هەردووکیان دۆزەخین کەواتە ئەمەی کە ئەم بابەتە ڕوویدا دەستی سەدر بووە هاندانی ئەو بوو لەبەر خاتری ئەو هاتنە سەر شەقام کەواتە ئەمە چ خوێندنەوەیەکی بۆ دەکرێت کە بەم شێوازە لە بەرامبەر لایەنگرەکانی خۆی وا تەعامل دەکات
ئەوە حقیقەت ئەوەیە کە کارەساتێکی گەورەیە خێنی ئەو گەنجانەی کە دوێنێ شەوێ ئێمە لەسەر شاشەکان دیتمان بە ناهەق ڕژە ئەو ڕەبوو بە هیچ ئەو ڕۆکانە مەرجعەکەیان ئاغای سەدر ئەوەی کە لەسەر دەستیوی هاتمسەر کوتی کاکە ئێوە دۆزەخین جا بۆیە میلەت دەبێ ئاگا بێ میلەت دەبێ بێتە سەرخەد و میلەت لە خۆی تێبگا کە ئەم سیاست مەدارانە ئەمجوو ئەو بازرگانانەی خێن و سیاست خەریکن بازرگانی بە خێنیانەوە دەکەن حقیقەتێک ئەوەیە کە مختەدا کارێکی زۆر زۆر خراپی کرد زۆر زۆر و لەگەڵ ئەوەشدا شەریکی هەبوو یەکێک لە شەریکانیشی بارزانیە ئەوی دیکەی هەلبوسێ ئەمن پێم وابێ عێراق بەو زوانە نابێتە وڵاتێکی و سەقامگیر و وڵاتێکی ئارام ئەو ڕۆکانە ئەوە سەعاتێک لەوەی پێش پرس کۆنفرانسی کردو و دەڵێ بڕۆنەوە ماڵە خۆتانەوەنە من هیوادارم ئارامی و هیوادارم ئارامیش بێتەوە وڵات بەڵام ئەمە موەقەتە ئەمە مەقتەعە ئەمە جێبەجێ نابێ عێراق تازە خێنی تێکەوتووە عێراق تازە دەستی وڵاتانی تێدایە ئێران بە تەواوی ئەتۆ چۆن زیاتر لە 50 دانە میلیشیای حیزبی جێبەجێ دەکەی ئەو میلیشیایە گەورانەی وەکو حەشتی شعبی وەکو ئەوەی ئێستا کوتە سەرای نازانم چی مقتەدا سەدری ئەمانە چۆن جێبەجێ دەکرێت کاکە ئەوانە تازە خێنیان کەوتۆتە بینی بۆیە عێراق وەکو وڵاتێک وەکو دەوڵەت و نەتەوەیەک مدرن تازە بەڕێی من تازە ڕوخساری دنیای سیاست و دنیای ئەوە نابینێت کە وەکو دەوڵەتێکی مقتەدیر وەکو دەوڵەتێکی یەکانگیر وەکو دەوڵەتێکی هەمووی موسساتەکەی لەسەر خەت بن و کار بکەن زەحمەتە دروست بێتەوە بۆیە باشترین ڕێگا ئەوەیە کە ئەگەر کورد ئەم هەموو درۆیە لەگەڵ میلەتی خۆی نەکا ئەگەر سەرکردەی کورد ئەم هەموو درۆیە لەگەڵ میلەتەکەی نەکا ئەخر ڕۆژێک جیای دەکاتەوە ڕۆژێک دەڵە خوا حافیز ڕۆژێک دەڵە پاسپۆرتی کوردی ڕۆژێک دەسێ لەگەڵ مقتەدای لەگەڵ حەلبوسی جبهە دروست دەکا ئەمانە دەردی دەوای میلەتی ئێمە ناکەن ئێمە کێشەی عێراق و شیعە و سوننەی عێراقمان بۆ جێبەجێ نابێت ئەوە بە درێژایی 20 ساڵ 25 ساڵ کە عێراق بە تەواوی ڕووخاوە و سەدام نەماوە ئەوەمان بۆ دەرکەوتۆ کە ئێمە ناتوانین مهندسی ئەو سازانە کاتی خۆی لە مەجلیسی حکوم کردمان مامجلال و کاک نوشیروان و کاک مەسعود و ئەوانە هەموو چوون بە دەستی خۆیان هەمویان عێراقیان دروست کرد ئەو عێراقەیە کە دروستیان کردووە هەموو جانی دەلەقێ وەکو کورسێکی شکا وایە هیچ چۆی کارێ ناکە ناتوانین لەسەری دابنیشی تکایە بە ئەو میلەتە وریابنەوە ئیجازە بەو سەرکردانەی خۆی نەدا لە کوردستان کە کاکە هەموو ڕۆژێ یاریەکی ناسالم یاریەکی خەتەرناک خیارێکی خێزەون بە چارەنووسی و میلەتەی دەکەن دەستەکانت خۆش بێ بەڕێز عەلی کەریمی و سەر دووبارە سوپاس بۆ بەڕێستان ماندوومان کردی